الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، براكان خوای پەروەردگار لە سورة أعراف فرميت: وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا. خوای پەروەردگار لما يتفيروزا أفرميت هيج نفسك نية بمريت إلا بإذن خوای پەروەردگار. كواتا إما أو تمني كخواي پەروەردگار پێمانی داوە تەنها خوای پەروەردگار لێمان ئەسێنێ. هیچ کەسێک ناتوانێت زەرەرێکت پێ بگەێنێ ئیلا خوای پەروەردگار نەبێ. هیچ کەسێکیش ناتوانێت قازانجێکت پێ بگەێنێ، قازانجێکت پێ بدا و پێ بگەێنێ ئیلا خوای پەروەردگار نەبێ. کەواتە هەموو شتەکان بڕاوەیە، ئەقدارەکان هەمووی دیاری کراوە پێش ئەوەی ئەرز و ئاسمان، پێش ئەوەی هەموو دنیا هەموو خەلائق دروست بکرێ خوای پەروەردگار نووسیوێتی. وەکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێت: أول ما خلق الله القلم. یەکەم شت کە خوای پەروەردگار کە خەڵقی کرد و دروستی کرد قەڵەم بوو. فەرمووی بنووسە. فقال أي ربي وما أكتب. ئەی پەروەردگار چی بنووسم؟ خوای پەروەردگار فەرمووی هەموو شتێک کە ڕوو ئەدا لە دنیا هەمووی بنووسە. کەواتە برایە هەموو شتێک نووسراوە، تەمەن، ئەرزاق، حتى ئەخلاقیش. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێت هەر چۆن خوای پەروەردگار ڕزقی دیاری کردووە ئەخلاقشی بە هەمان شێواز دیاری کردووە. دایەتێ کەسانێک ئەو ئەخلاقی کە لە ئینسانەکان ئایبینی هەمووی خوای دابەشی کردووە، هەر وەکو چۆن ڕزقشی دابەش کردووە. کەواتە ئەلێرا ئەمە چی بڵین؟ ئەوەی کە مامۆستا وشیار طرحی کرد و باسی کرد لە ئوصول و منهجی ئەهلی سنە و جەماعە، ئەو ئوصولانەی کە مقرڕە لە منهجی ئەهلی سنە و جەماعە، ئەمانە پێویستی حەقیقەتەن بە کەسی جەریئە، کەسی سەلەفی ئەبێ کەسێکی جەریء بێ، کەسی ترسنۆک حەقیقەتەن ناتوانێت داعوەی سەلەفی بگەێنێت. کەسانی ترسنۆک، کەسانی جەبان لە داعوا، ئەم کەسە ناتوانێت ببێتە ممثلی منهجی ئەهلی سنە و جەماعە ئەبەدەن. ئەو کەسەی کە جەبان بێ و ترسنۆک بێت داعوەی سەلەفی پێ ناڕوات، بەڵکو ئەو کەسانەی کە جەبانن لە داعوا ئەبنە بربەست بۆ داعوەی سەلەفیش. زۆر جار مەشاکل کە ڕوو ئەدات لە ناو داعوەی سەلەفیەوە، لە ناو داعوەی سەلەفیە بە بۆنەی کەسانێک کە ترسنۆکن ناتوانن بەو داعوەیە هەڵسن، دەور و پشتی بووەتە لێ بووەتە زیندان لە ترس و لە جوبنی لە داعوەکردنە، ناوێرێت داعوە بکات، سەیرەکەی سەر لە براکانی ترشی تێکەدا کە جەریئن بە داعوەکە هەڵەسن. بە ژیانی نابینی ناوی مبتەدیعێ بێنی، ئەبەنە نابینی داعوەی سەلەفی ئەو داعوە سەلەفیە نەقیەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەسەری بوو، هەروەها سەحابەکان، نابینی ئەم کەسە ئەو نەقاوەتە لەوە دەرچێت. سەیرەکی کەسێکە دائیمەن کەسێکە سەیرەکەی دائیمەن بە مجملات، بە عمومیات قساکە، ناوێرێ ناوی داعیەک بێنێ. و بالمقابلیش کاتێکە ئەو کەسانەی بەو داعوە هەڵەسن سەیرەکەی ئەم چییە؟ لە ترسنۆکی خۆی و لە جوبنی خۆی ئەبێتە ئاستەنگێک و بربەستێک لە داعوەی ئەو کەسانە. بەڕەنەوعانە ئەو کەسانی کە جەبانن لە داعوا زەرەریان زۆر زۆرە لە مەواقفە. سەیرەکەی کاتێک کە کەسێک لەلایەن کەسانێک لەوەی تەبدیع بکرێ، سەیرەکەی ئەمە جەبانە، ناتوانێت پشتگیریەوە بکە. بۆیە ئەم کەسانە کەسی جەبان، کەسی ترسنۆک حەقیقەتەن ناتوانێت داعوەی سەلەفی بکە، بەڵکو ئەبێتە زەرەریش. و ئەگەر بگەڕێیتەوە بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، سەیری پێغەمبەری خوا بکەی عليه الصلاة والسلام، تاکە بە یەک نەفەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەر خۆی بوو. ئەنجا ئێواش سەحابەکان ئێواش هاتنە ناو داعوەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە چوو بۆ طائف چەندی ئەزیەت درا لەسەر ئەو داعوە. ئەم داعوەیە بە کەسێک ئەڕواتە ڕێوە، بە کەسی جەریء و بە کەسی صادق، کەسی درۆزن و کەسی جەبان ئەم داعوەیە ناتوانێت هەڵبگرێ، بەڵکو وەکو وتمان ئەبێتە بربەستیش بۆ ئەو کەسانەی کە بەو داعوەیە هەڵەسن. سەیرەکەی ئەبوو سەعید دەڵێت چوون بۆ لای ئیمامی ئەحمەد،
چون بۆ لای ئیمامی ئەحمەد کە لە سجن بوو ئەفەرمێ کە لە سجن بوو چون بۆ لای پێش ئەوەی ئیمامی ئەحمەد ئەشکەنجە بدرێ و پێش ئەوەی لێی بدرێ چون بۆ لای وتم ئەی ئیمامی ئەحمەد تۆ خێزانت هەیە تۆ مناڵت هەیە ئەمانەت جێهێشتووە ئەی ئیمامی ئەحمەد ژن و مناڵ و ئەمانەت هەیە یعنی چی ئەڵێ وتی وام لێ کرد بۆی ئەمانە بکەمە عوذر بۆ ئیمامی ئەحمەد بۆ ئەوەی چی بکە ئیمامی ئەحمەد ئەو عوذرە وەربگرێ و بڵێت قورئان مەخلووقە ئیمامی ئەحمەد فەرمووی ئەمە قسەکانتە ئەی ئەبا سەعید استرحتە وتي ئەمە قسەکانتە ئەی ئەبا سەعید استرح یعنی چی ئیسراحەتت بۆ خۆت هەڵبژار ئیمامی ئەحمەد استیجابەی نەبوو بۆ قسەیە بەڵکو چی کرد لەسەر قسەکەی مصر بوو و ئەو هەموو ئازارەی چەشت و ئیمامی ئەحمەد نە ڕزقی بڕا و نە کوژرایش ئیمامی ئەحمەد بەردەوام بوو لەسەر چی لەسەر دەعوەکەی بۆیە ئینسانی ترسنۆک دائیمەن سەیرەکەی چۆنە کەسێکە نە نوسڕەتی داعوەی سەلەفیەکە و دائیمەن لە ڕزق و لە مەکانەت و لە مزگەوت و لە مینبەری خۆی ترسێ حقیقەتەن ئەگەر کەسێک ئاوا داعوە بکات دعوة أو بمشي وازا بم أسلوبه دعوة بك دعوة سلفينات وأنا بجينا دعوة سلفي في ويستي بكسانك كجديب ومخلص من لدعوك والدعوة بجين كاتك إشكالين يعني كسي جريء وأنا معناي أولنية إما بلين هلا شيء هبينا بلام خواي پروردگار پیغمبری خوا عليه الصلاة والسلام لقرآن پیروزا خواي پروردگار وهروا پیغمبری خوا عليه الصلاة والسلام شون دعوي كردوها إما پیغمبری خوا عليه الصلاة والسلام پیشنگ بو إما لقد كان لكم في رسول الله أسوة حسنة إما أو دعوية وكو شون پیغمبری خوا كرديتي عليه الصلاة والسلام والصحابة وعلماء شون لا تطبيق كردني منهجي سلفيات شون هوليان داوا آوائكين دواي أو هرشتك مان توجبو أو ديار خواي پروردگار أو يوستوا أما تو بناوي حكمته هلا قال مبتدعة بسريته بناوي حكمته نتواني بدعيك لمزقوته كتاب امريني يعني الصالة لوي بيس صالة هر الله با حكمة مانا با حكمة أو بدعينات وانا بقول أما تخاذل أما درو كردنا لدعوة كتا أبي توح راء حكمة لا شك ولا ريب يكيك لا جوانيتي دعوة أو يكتو حكمتها بلا دعوة كتا بلام نك حكمة بكيت هوا وآرزوي خود بكيت الدين وابناي بني حكمة بوشاكي حكمة بكيت لا حكمة أويك خواي پروردگار وبيغمبري خوا عليه الصلاة والسلام باسيان كردوا والصحابة وعلماء شون أو دعويان بردوة بيشو أو حكمته أما تو طبعي خود بكيت حكمة لسر خلقي طبعي خود بكيت الدين بسر خلقي وبوشاكي حكمة بكيت بريا براستيا هيج لا حكمة نية خواي پروردگار فنامان بدا وخواي پروردگار وما اللي بكا جريء بين والصادق بين لدعوة كمانه بارك الله فيكم وحر تذكيره يقبو حزم كرد بارك الله جزاكم الله خيرا